خەونی گەرمیانیەکان بەدی هاتوو لە ئەمڕۆ بەشی چاودێری چڕ لە نەخۆشخانەی قەڵا لە شاری کەلار کرایەوە. ئەو بەشە هاوڵاتیانی گەرمیان زۆر بەدەستیەوە ئەیان ناڵان هەر نەخۆشیەک هەر بەشی چاودێری چڕی پێویست وایە دەبوو ڕاستەوخۆ بە ئامبولانس ببرای بۆ نەخۆشخانەکانی سلێمانی، بەڵام لە ئەمڕۆوە ئەو گرفتە چارەسەر دەبێت و بەشی چاودێری چڕ لە کەلار کرایەوە و لە ئێسایە نەخۆشخانەکە ئەو بەشەکە کراوەتەوە توانای وەرگرتنی 5 نەخۆشی هەیە بە هەموو پێداویستیەکانەوە کە چاودێری نەخۆش بکە و نیازیان هەیە لە داهاتووە ژماری بێدەکان زیاتر بکەن بۆ 14 بێت بۆ ئەوەی نەخۆشی زیاتر لەم بەشە بمێنێتەوە پێویست نەکە بڕۆنە شارەکانی دیکەی هەرێمی کوردستان سلێمانی و یاخود هەر شارێکی دیکە بۆ بەشی چاودێری چڕ. دکتۆر ئەمڕۆ بەشی چاودێری چڕ لە گەرمیان کرایەوە، ئەمە تاوەکو چەند گرفتی تەندروستی کەرتی تەندروستی لە گەرمیان چارەسەرەکات لە ڕابردووە هەر شتێکە بوو نەخۆشخانەکانی گەرمیان وەکو گەراجیان لێ هاتبوو یەکسەر نەخۆش ئەبرا بۆ سلێمانی. ئەمە ئیتر پێویست ناکە نەخۆش بڕاتە سلێمانی و شارەکانی دیکە. بەڵێ ئێمە لەگەڵ هەواڵان و هاوکارەمە لە تەندروستی گەرمیان کە لە سەرەتای دەست بەکاربوونمان بەداخەوە ڕاستیەکی تاڵا بێ بیڵێن هەستمان بە کەڵێنێکی گەورەیە کرد لە نەبوونی ئەم بەشەیە کە بەشی ICU پێڵەن چاودێری چڕ هەروایە بۆ حاڵەتێکی وان نەخۆش ڕەوانی دەرەوەی گەرمیان بکرایە. بۆ زانیاری جەنابتان تەکلیفێکی مادی زۆرەکەوێ ئێمە بە گوێرەی ئەو زانیارین لای ئێمەیە بۆ مانەوەی نەخۆشێک ڕەنگە لەو چونکە لۆدێکی زۆر لە نەخۆشخانەکانی کەرتی حکومی لە سلێمانیە وای بڕایەتە کەرتی تایبەتەوە بەلایەنی کەمەوە شەی بۆ ملیۆنێ بۆ 1,500,000 دیناری عراقی کەوت لەسەر نەخۆش لەم زوروفەنە هەموارە قەیران ناخۆشەی کە بەرۆکی ئێمە وەکو کەرتی حکومی و هاوڵاتیانش بە تایبەتی تر ئەمە وامان لەیەکە وجدانمان زیاتر ئاسوودە بکەین کرد بە ڕوحێتێکی زۆر مرۆڤانە ترۆچین. ئێمە پێمان باش بوو بۆ معلوماتی جەنابتان ئەم بەشە یەکێک لە پلان استراتیجیەکانی ئێمە بۆ گەرمیان وعدیشمان پێداون پێشمان خستن لە تۆمۆحی ئەمە هەیە 10 بۆ 14 بێن ئینشاڵڵا کەس پێویستی پێ نابێ. بەڵام لە ئێستا مژدەتان پێڵم لە ئەمڕۆ ئێمە 5 بێتمان لە کارایە تەبەن ئەمە لەسەر بودجێ بەڕێبەرادێکی تەندروستی گەرمیانەکە لە بەشی گرێبەستەکان و لەسەر لیژنەی کڕینی دەرمان و پێداویستی ئەمە ئامێر و پێداویستی و دەرمانی بەدابین کراوە ئەمێنێتەوە کارمەند لە ئەمڕۆ پێویست ناکە نەخۆش بۆ چاودێری چڕ بنەدرێتە سلێمانی وەکو ئاماژە پێکرد ئینشاڵڵا کەس پێویستی پێ نایە بەڵام لە ئەمڕۆ ئێمە ئیستیعابی وەرگرتنمان هەیە بۆ کارمەندمان بۆ داناون. ئێمە لە ئەمڕۆ دەسواڵاین بۆ وەرگرتنی نەخۆش 5 بێت بەرنامە و پلانمان ساڵی ئایندە گەورەتر و فراوانتری و زیاتر پەرەی پێ بدەین. وەرگرتنی کارمەند چۆنە بێت چەند کارمەند ئەو کارمەندانەی هەنێکی میلاکی تەندروستی گەرمیانن هەنێکیشیان نەکەوێتەوە سەریدا بەڵام پێمان وتون بە فلتەری تەندروستیە بڕە کۆمەڵێ معیاری خۆمانەیە فەرمانی وەزاریان هەبێ سابقێکی باشیان هەبوو بێ بەڕاستی ئەم بەشە ئینسانی زۆر مرۆڤ دۆستیەوێت لەبەرەوەی ئێمە تەوسیەمەیە کوێتە ڕۆژانی دواترەوە بەڵام حەزماگر بە مژدەی بە خەڵ ڕابگەنین کە لە ئەمڕۆ ئەم بەشە و پیرۆز بێ لە گەرمیان ئینشاڵڵا شتیکە و بەرنامە پلانمانێ ساڵیان دەستی زۆر باشتر.